ئەنجامدانی ریفراندۆم باسی گەرمی شەقامی کوردستانە، بەڵام لە خورماتوو جیاوازترە باسەکە، ئەویش ئەوەیە کە تاکو ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ ریفراندۆم نەکراوە لەم شارەدا. ئەم قەزایە کە لە کورد و تورکمان و عەرەب پێک دێت، یەکێک لە شارە گرنگە کوردیەکانی کوردستانە لە ناوچە دابڕاوەکان. بەڕاستی تا ئێستاکە هیچ بەرنامەیەک دانرا بۆ خورماتوو ناوچە دابڕاوەکان، ئەوەی کە ئێمە دەیویستین تەنها لە ڕاگەیاندەکانایە و بەنسبەت خورماتووە ڕاستە کورد زۆرینەیە بە بەرامبەر بە عەرەب و تورکمانەکان، بەڵام ئەم پرسە ئەوێت لایەنگەری پێکهاتەکانی تر بەدەست بێنین. بەرپرسی بەرەی تورکمانی لە خورماتوو ئاشکرای دەکات ئەوان لەگەڵ ئەنجامدانی ریفراندۆم نین کە کوردەیەوێت لە کۆتایی مانگی داهاتوودا ئەنجامی بدات. ئاماژەش بەوە دەکات کە کاتەکە گونجاو نییە و پرسی ریفراندۆم پێچەوانی دەستور و یاساکانی عێراقا. Biz Iraq Türkmen cəbhəsi illər boyunca da Iraqın birlik bərabərliyini istərik. ئێمە کوبەرەی تورکمانی لە عێراق لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق دەین. بۆ چوونی ئێمە و هەموو تورکمان لەسەر پرسی ریفراندۆم ڕوون و ئاشکرایە و ڕاشمان گەیاندووە لەگەڵیدا نابین. بە باشی دەزانین لە ئێستادا ئەو پرسە دوا بخرێت، چونکە کاتەکەی گونجاو نییە و تەنانەت وڵاتانی دراوسێ و خودی ئەمریکا و بەریتانیا و وڵاتە زلهێزە هاوپەیمانەکانی لەگەڵ دواخستنیدان. چارەسەر نەکردنی قەیرانە چەقبەستووەکانی کوردستان و کارانەکردنەوەی پەرلەمانی کوردستانی شتاک و ئێستا تەنها گرفتنین لە بەردەم ئەنجامدانی ریفراندۆم، بەڵکو بێپیلانی سەرکردایەتی کورد لە ناوچە دابڕاوەکان و ململانەکانی نێوان هەرێم و بەغداش یەکێکن لە کۆسپەکانی بەردەم ریفراندۆم، جگە لەوەش وڵاتانی هەرێمایەتیش تاکو ئێستا لەگەڵ دواخستنی کاتی ریفراندۆمدان. پرسیارەکە لەوەدایە ئاخۆ ئەنجامدانی ریفراندۆم بەم دۆخەوە لە قازانج یاخود زیانی کورد دەشکێتەوە. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.